ئەو کەسایەتیە دیارەی ئێستا دەمانهەوێت سەبارەت پێی بدوێین یەکێک لە بەناوبانگترین نووسەر و زانا و ڕووناکبیرەکانی کوردستانی سوورە. بە شوانە کوردیەکە ناوبانگی بەدەستهێناوە و خزمەتی بە فۆلکلۆر و پرسی نەتەوە و نیشتیمانی خۆی کردووە. لە ڕێکەوتی 23 کانونی دووەمی 1897 لە گوندی سووسزی ناوچەی قارسی ژێردەسەڵاتی دەوڵەتی عوسمانی لە بنەماڵەیەکی سەر بە شێخانی ئێزید داستی لەدایک بووە. سەرەتا ژیانی بە شوانکاری بەسەر بردووە. عەرەب شەمیلۆف ناسراو بە عەرەبی شەمۆ لە دیارترین نووسەرەکانی کوردستانە و بە باوکی ڕۆمانی کوردیدا دەدرێت. لە سەرەتای قۆناغی ژیانیدا عەرەبی شەمۆ کرێکاری ڕێی ئاسنین بووە. پاشان دەچێتە ڕیزی بەڵشفیەکان و دژی ڕژیم و دەسەڵاتی قەیسەر دەبێت بە خەباتجێر. ساڵی 1970 پێش شۆڕشی ئۆکتۆبر دەگات بە شاری سترافۆپۆل، پاشان بەشداری شەڕی ناوخۆ دەکات. عەرەبی شەمۆ دووەم کورد بۆ لە مێژوودا پلەی سەربازی لە ناو سوپای سووردا پێ بدرێت. پاش شۆڕش لە پەیمانگایەکی مۆسکۆی پایتەخت دەگریسێتەوە. بەهۆی زمانزانیەکەی لە تورکی، جۆرجی، ئازەری، رووسی و ئەرمەنی کار لەسەر زمان و نووسین دەکات و هەنگاوەکانی بۆ بوون بە یەکێک لە دیارترین نووسەرەکانی کورد دەنێت. شەمۆ یەکێک لە گەورەترین خەمخۆرانی زمان، فەرهەنگ و کتێبخانەی کوردی، یەکەم کوردە کە ڕۆمانی بە زمانی کوردی نووسیوە. هەر بەم زمانەش ساڵی 1935 بە ناوی شڤۆنی کورد بڵاوی کردوێتەوە. شەمۆ لەم بەرهەمەیدا ڕنج و زەحمەت کێشانی گێلی کورد دەجێڕێتەوە و خەباتجێری کورد لە ژێردەسەڵاتی چەوسێنەردا دەخاتە ڕوو. لە دیارترین کتێبەکانی عەرەبی شەمۆ بریتین لە ژڤۆنی کوردی، بەربانگ، ژیانی بەختەوەر، دمدم و هۆپۆ و لە درێژەی بەرهەمەکانی ئەو نووسەرە بەناوبانگە خۆخۆ، هینبوونە، خوێندنەوە نڤیسارە کورمانجی کە لە ساڵی 1929 لە چاپدراوە. لە ساڵی 1958 پەرتووکی بەربانگی لە چاپ دەدرێت و دواتر پەرتووکی جیهانی بەختەوەری لە ساڵی 1959 لە چاپ دەدرێت و دواتر چەندین کتێبی دیکە. ڕۆمانی شوانی کورد لە ساڵی 1970 لە چاپدرا. ڕۆمانی هۆپۆ لە ساڵی 1990. چیرۆکی نێو خەڵکان 1967. بەرهەمە کۆکراوەکانی عەرەبی شەمۆ 1969. ساڵی 1930 ڕەبەنی لە چاپدرا کە چیرۆکێکی سەرشانوویە. یەکێک لە بەرهەمە هەرە بەناوبانگەکانی ڕۆمانی شڤۆنی کووردە کە لە ساڵی 1935 بڵاو کرایەوە کە هەر زوو وەرگێڕایەوە بۆ زمانەکانی رووسی، ئەرمەنی، ئاڵمانی کە لەم بەرهەمەدا نووسەر ڕاشکاوانە نەخشەی ژیانی زەحمەتکێشانی ناوچەی کوردیەکان دەکێشێت و سەختی ئەو ژیانە لە ژێردەسەڵاتی کۆندا نیشان دەدات. ئەوەشمان پێی نیشان دەدات کە چۆن ڕەنجخۆران و کۆنەپەرستانی سەردەمی سۆسیالیست دەبوونە بربەست لەبەر نیشتەجێبوونی کوردانی کۆچەر. عەرەبی شەمۆ تاوەکو وادەی کۆچی دواییکردنی بەردەوام بوو لە خزمەتکردنی ئەدەبی کوردی. ڕۆمانی بەجیهانی نووسراوی کورد ناساند و چیرۆکی درێژی خۆی خستە ڕیزی شکۆمەندانەوە. شەمۆ 21 نیسانی 1970 لە تەمەنی 81 ساڵیدا کۆچی دوایی دەکات.